ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی ڕاڤە بە دیدارتان شا دەبین تەوەری بەرنمەکەمان هەوڵەکانی سەرۆی شێرێمی کوردستان بۆ یەکریزی نێوماڵی کورد بە میوانداری کاک دیاری محەممەد بەرپرسی لیژنەی ناوچەی سەرچنار. کاک دیاری خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس. کاک دیاری خۆشحاڵین لەوەی کە جەناب بتەشریفت هەیە لە بەرنامەی ڕاڤە وامانەوەی گفتوگۆی هەوڵەکانی سەرۆی شێرێمی کوردستان بکەین لە دوای دەست بەکاربوونیەوە لە ماوەکانی ڕابردوو بەردەوام ماوە ناماوە وەرزانە بەر هەوڵەکانی سەرۆک هەرێمی کوردستان ئەکەوین بۆ ئەوەی کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکات بە چەترێک بۆ کۆکردنەوەی هێز و لایەن و پێکاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان. ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو جارێکی تر بینیمان کە زۆمی میدیاکانی بۆ خۆی ڕاکێشا بوو، هەوڵەکانی ڕێزدار کاک نەچیروان بارزانی بوو و کۆکردنەوەی هێز و لایەن جیاوازەکانی هەرێمی کوردستان بوو لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئەم هەوڵانەی سەرۆک نەچیروان بارزانی چۆن خوێنیتەوە، چۆن نرخێنیت؟ دووبارە سپاس بۆ میوانداریتان. دیارە ئەو هەوڵانە بە هەوڵی کۆکردنەوەی چەتری ببێتە چەترێک بۆ کۆکردنەوەی ئەو حزب و لایەنە سیاسیەکان و یەکگرتووی و یەکڕێزی نێوماڵی کورد لە ئەمە ڕەگ و ڕیشەی هەیە و تەنها ئەم دەست پێشخەریەی جەنابی کاک نەچیروان بارزانی کە لە پەیامی پیرۆزبایی نەورۆزدا بۆ کوردستانیان و حزب و لایەنە سیاسیەکانی کرد و بانگێشتی کردن، دیارە ئەمە پێشووتر جەنابی سەرۆک کاک نەچیروان بارزانی کە لە سەرۆکی حکوومەتیشدا بوو و ڕۆڵ و پێگەی جەنابیان بۆ ئەو بابەتە بەرز نرخێنراوە هەم ناوخۆ هەم دەرەوە ومێدی تەواوەتیان لەسەر یەک ڕیزی و یەک هەڵوێستی جەنابی کاک نەچیروان بارزانی کردووە کە دای هەمیشە چەتری کۆکەرەوەی دەنگە جیاوازەکان بووە و هەمیشە بۆ ئاراستەیە کاری کردووە کە لە یەکگرتوویمان لە یەکڕیزیمان هێز و قوتێکی زیاتر بە پێگەی هەرێمی کوردستانەدا و ئەتوانین مافەڕەواکانی خۆمان لە یەکگرتووی یەکڕیزی و هەمیشە هەوڵی داوە کە سەرجەم لایەنەکان و دەنگە جیاوازەکان و هەمووی بخرێتە خزمەتی دۆزی کورد و لەو ڕێگایەوە بتوانین هێزی هەرێمی کوردستان و هێزی پێگەی کوردستان بۆ هەم لە عێراق هەم لە ناوچەکە ڕۆڵێکی بەرچاو ببینن و بتوانین دەستکەوتی زیاتر بۆ کوردستانیان و بۆ خەڵکی کوردستان بەدەست بێت. کاک دیاری لە ماوەی ڕابردووە کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە لە کێشمان کێشم و کێشێکی گەورە و ئاڵۆزایە بە تایبەتی لە دوای بڕینی بودجێ هەرێمی کوردستان و نەدانی ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بۆ ئەم هەوڵانە سەرۆک نەچیروان بارزانی و ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان چەند جارێک سەردانی بەغدادیان کرد و لە هەرێمی کوردستانیش هەوڵی دروستکردنی یەکڕیزی یەکدەنجیاننا سەرباریەوەی کە بۆ نمونە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان هەندێک بەناو پەرلەمانتارەکان کە لە بەغداد بوون بە زۆر لە زۆرەکان ئاستانگە ئەرقە لە کۆسپیان لە بەردەم ئەوەیە دروستە کرد کە هەرێمی کوردستان و بەغدا نەگەنە ڕێکەوتنێک. بەڵام بەردەوام ئێمە هەوڵەکانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانمانە بینی لەوەی کە یەکڕیزی لە نێوماڵی کورد دروست کرێ یەک خیتابی یەک گوتاری و حکوومەت هەرێمی کوردستان لە پرسی ڕێکەوتن لەگەڵ بەغدادا جددی بوو و شەفاف بوو و هەوڵەکانی گشتگیر و هەمەلایەن بوو. خوێنەوەی جەنابەت بۆ ئەم دەرەنجامە کە لە ماوەکانی ڕابردوو بینیمان پرسی بودجە و دەرکردنی یاسای بودجێ عراقی بەشێک لە داخوازەکانی خەڵکی کوردستانی تیاجێکرایەوە. هەستەکەی کە ئەمە بەرهەمی ئەو هەوڵانەی سەرۆکاتی هەرێمی کوردستان و ئەو جددیەتی حکوومەت هەرێمی کوردستان بوو؟ بێگومان کاک سەربەز خۆی لە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بارزانی یەکەم سەردانی بۆ نیەتپاکی و بۆ ڕێکەوتن بوو بۆ بەغداد و یەکەم کەس جەنابیان بوو کە چوونە بەغدا و ئەو کارانەی کە لە بەرنامەی کاری حکوومەتە هەبوو دەویست جێبەجێ بکە
بۆ لێک تێگەیشتن بوو لەگەڵ بەغدا و پرسی بوو جە و موچە و ئەو ناکۆکیانی کە هەن وەکو نیەت پاکیەک هەم بە بەغدا و هەم بە جیهانیشی بڵێ چونکە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو و باس دەوە بکەین کە سەرەتای گرژیەکان لە کێوە دەستی پێکرد هۆکارەکان چی بوو بریتی بوون لە پێشێرکردنی دەستور و ئەو مافەزەوتکراوانەی کە چەندین ساڵە کورد لە بەغدا بەدەستیەوە ئەناڵێنێ و ئەمانە هۆکارێک بوون بۆ ئەوەی کە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردووتر مەبەستم ئەوەیە باز لە مەسلەی ڕیفراندۆم بکەین و جوانیەکی ڕیفراندۆم بریتی بوو لەو یەکڕیزەی کە هەبوو و توانیمان بە یەکڕیزی و بە یەکدەنگی پرۆسەیەکی زۆر جوان زۆر دیموکراسی و بە جیهانی بڵێن ئێمە گەلێکی ئازادی خوازین و ئەمانە لە پرۆسەیەکی دیموکراسیە داوای مافی خۆمان بکەین بۆیە لەم ڕوانگەیەوە و هەمیشە ئەو کاتە ژووتمانە ئێمە ئەمانەیە بە گفتوگۆ چارەسەری کێشەکانمان بکەین و ئەو بڕگە دەستوریانی کە پێشێل کراون و ئەو مادە دەستوریانی پێشێل کراون لەسەر مێزی گفتوگۆ قسەی لەسەرەوە بکەین دوجار نەتیجەی ڕیفراندۆم یەکڕیزی بوو لە دوای ئەوە جارێکی ترم ئەمە تیشی خەمەوە سەر ئەوەی کە ڕۆڵی نێچیروان بارزانانی لە ئارامی بۆ وڵات و خۆشگوزەرانی بۆ خەڵک و هێزی نەرم لە ناوخۆ هێزی سیاسەتی نەرم لە ناوخۆ سیاسەتێکی بەهێز لە دەرەوە توانرا ئەو بربەستانە بشکێنرێ و سەردانی بەڕێزیان بۆ بانگێشکردنی فەڕەنسا و کردنەوەی ئەو دەرگایی کە لە ئەنجامی ئەو پرۆسەیە لە کورد داخرابوو بۆیە لەمەوە هەمیشە سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەت جەنابی سەرۆک مەسعود بارزانی و کاک نێچیروان بارزانی و جەنابی کاک مەسعود بارزانی هەمیشە قسەیان ئەوە بووە لە میدیاکان و لە کۆبوونەوەکان و بە جیهان ئێمە ئەمانەوێت بە گفتوگۆ لێ تێگەیشتن لەگەڵ بەغداد کار بکەین و بتوانین مافەکانی خۆمان بەپێی دەستور وەربگرین بۆیە ڕۆڵی هەم جەنابی سەرۆک بارزانی و هەم ڕۆڵی کاک نێچیروان بارزانی هەم ڕۆڵی کاک مەسعود بارزانی لە پەسەندکردنی بووجە و لێک تێگەیشتن لەگەڵ عێراق ڕۆڵێکی کاریگەریان هەبووە و قسەی ئەوان قسەی بریتی بووە لە هێز بۆ قوارەی هەرێمی کوردستان و ئەو پێگەی هەرێمی کوردستان هەیەی لە دەستی نەدا و پێداگری و مکوڕبوون لە مافەڕەواکانی گەلی کورد لە عێراق و بەپێی دەستور ڕۆڵێکی کاریگەری هەر سێ کارکتەری سیاسی و هەر سێ سەرکردەی سیاسی کورد و ڕابەر جەنابی سەرۆک کاک نێچیر کاک مەسعود بارزانی ئەمانە ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە ئەنجامی و ئەو ئەنجامەی کە ئێستا هێشتا دڕون نییە ئایا جێبەجێکرێیاننا چونکە لە چەندین جاری تر ڕێکەوتن کراوە بەڵام ئەرقەلە و بربەستی لە بەرامبەر دروستکراوە بەڵام ئەوەی کە هەیە ڕۆڵی کاریگەری هەرسێ بەڕێزان لە پەسەندکردنی بودجە کە ئەمە هێشتا بە دڵی کورد نییە بەڵام بۆ ئەم حاڵە لە ئێستادا کورد پێی ڕازی بۆ لەبەرەوەی ئەو وەزع ئابووری لە عێراقیشدا هەیە و ئەو کێشە سیاسی لە عێراقیشدا هەیە لەگەڵ واقع مامەڵەیان کردووە بۆیە ڕۆڵ و پێگەی بەڕێز کاک مەسعود بارزانی لە پێداگریکردن لە تەواوی مافەکانی گەلی کورد و بەهێزی کوردمانەوە لە عێراق ڕۆلی کاریگەری هەبووە و پەیوەندیەکان و عیلاقەکانی جەنابی کاک نێچیروان بارزانی و ڕۆڵی جەنابیان بۆ ئەو ئەنجامە ڕۆڵێکی کاریگەر بووە بە دوجار ئەوەی سەرۆک بارزانی بووە کە توانیوێتی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان لەو پلانگێڕیانەی هەم نێودەوڵەتی هەم لە ناوخۆ بەداخەوە کە هەبوون بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەو قوارەی خۆی لەو هێزەی خۆی کەم بکرێتەوە و دابشکاری لە هەرێمی کوردستان دروست بێ و هەرێمی کوردستان لاواز بکرێت ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە سەرۆکایەتی هەرێم بووە کە نیان هێشتووە ئەم پیلانە سەر بگرێ و بەرگریان لە قوارەی هەرێمی کوردستان کردو نەتیجەکەشی ئەوە بووە کە بەڕەسمی دان بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دراوە لە بوجە و بەڕەسمی کار لەسەرەوە کراوە کە بڕگەکانی ناو مادەی 11 پرۆژە یاسای حسابۆتە یاسای بوجە جێبەجێ بکرێ کامە دەستکەوتێکی مەزنن و ئەو سەراحەت و ئیمکانەتی سەرۆکی حکوومەت دراوە بە لیژنەکە و لیژنە لە ڕێی ئەو سەلاحەتانی بە ڕێزیانەوە بووە کە توانراوە بگەنە ڕێکەوتن و دوجار سەردانی یەکەمی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا
ئەمەش کاریگەری تەواوی هەبوو نیەت پاچێک بۆ هەم بۆ عێراقیەکان هەم بۆ شەقامی عێراقی هەم بۆ دەوروبەر و بۆ جیهانیش سەلمێنرا کە کورد ماف و داواکاریەکانی لە ڕێی گفتوگۆ و پەیوەندیەکی باشی دروست لە عێراق لە ئەوێت کە بێوێ عێراق بەو سەقامگیریە بمێنێتەوە و بیریشمان نەچێ هەمیشە ڕێزدار کاک نەچیروان بارزانی ئەمەی تاکید کردوێتەوە کە ئەگەر بیانە عێراقێکی سەقامگیر لە ناوچەکە دروست ببێ ئەبێت مافەکانی کورد و لەگەڵ کوردستان بگەنە ڕێکەوتن و مافەکانی کورد جێبەجێ بکەن ئەمە بۆ خۆی پامێکی گرنگە و نیەتێکی باشی کووردە بۆ ئەوەی کە بۆ بیانێ ڕێکەوتن بکەن لەگەڵ وەخدا. کاک دیاری ئەگەر بەر لە پەسەندکردنی بودجە بگەڕێنەوە بۆ ئەو دۆخۆلە و مەرجەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە بوو گرێوێکی زۆرەکرا لەسەرەوەی کارێمی کوردستان شەفاف نییە ئامادە ڕێکەوتن نییە جددی نییە بۆ گەیشتنە ڕێکەوتن وە ئەو دۆخە هەلومەرجەی کە لە ناوخۆیان دروست کرا بوو حتا لە ناوچەکەشە ئالۆزی و گرژێکی زۆر دروست کرا بوو لە دیوی ناوخۆی هەرێمی کوردستان و ژمارێک پەرلەما بە ناو پەرلەمانتار و بە ناو نوێنەری کورد هێندەی لە خزمەتی بەغداد و مەرکەز قسەیانە کرد و لێدوانیانەیە و لە ناوەڕاست و باشووری عێراق بە تایبەت هێزە شیعەکان منافسەیەکی زۆریان هەبوو لەسەر پێشێلکردنی مافەکانی کورد نەدانی مافە دەستوریەکانی دۆخێکی زۆر ناجێگیر و قەلق هەبوو لە هەرێمی کوردستان و پرۆسی سیاسی بە شێوەیەکی باش ناچوو بەڕێگاوە جەنابە باسی هێزی نەرمی سەرۆکاتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانت کرد پێم خۆشە قسەیەکی جددیتر لەم بابەتە بکەین لەوەی کە هەوڵەکانی سەرۆکاتی هەرێمی کوردستان هەوڵەکانی حکوومەتی هەرێم و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لەوەی کە سەرباری هەوڵی زۆر هەبوو بوو لە ڕێدابردن بۆ دروستکردنی گرژی بۆ نەگەیشتن بە ڕێکەوتن بەڵام هێزی نەرمی هەرێمی کوردستان سەرکەوت بەسەر هەموو ئەو کۆسپ و لەمپەر و کێشە و ئاڵۆزیانەی کە لە ناوچەکەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەکرایەوە بەڕاستی تەحەدیاتی جیاوازی شەبوو ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەکرایەوە لەوەی کە هەرێمی کوردستان نەگا بە شایستە دارایەکانی دوای تێپەڕاندنی بودجە چاوەڕوانی جێبەجێکردنی بودجە ئاکرێ بەڵام هەرێمی کوردستان هەمیشە جەختی لەوا کردەوە کە کێشەی کورد لە عێراقا تەنها کێشەی بودجە و موچە نییە بۆ نمونە پرسی مادەی 140 پرسی ئاساییکردنەوەی کەرکووک و شنگال و خانەقین بابەتێکی هەمیشە بۆ کورد بابەتێکی ئەو لەوێت بووە خوێنەوە جەنابەت چیە لەوەی کە دوای پرسی بودجە هەرێمی کوردستان بە پلەی باڵا گرنگی بە پرسی جێبەجێکردنی مادەی 140 ئاساییکردنەوەی کەرکووک و خانەقین و شنگال و سەلماندنی مافە دەستوریەکان هەرێمی کوردستان لە عێراق خۆی ئەمە هەمیشە کێشەی ئێمە لە 2014 دەست پێەکە ئەو کاتێک کە هەمان بیرکردنەوە هەمان ئەقلێت لە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان بەداخەوە بۆ بڕینی قووت و موچەی خەڵک و بۆ بودجەی خەڵک لە هەرێمی کوردستان بتوانرێ پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجە یەک و حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بکەوێتە ژێر داواکاریەکانی بەغدا و لە پاڵ ئەویشدا داواکاریەکانی وڵاتێکی دراوسێ بۆیە ئەمە هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیان بە لەمپەری بەردەم ئەو ئامانجانی خۆیان داناوە کە وەکو ئامانج بۆ ئەوەی لە ئایندەی عێراق بە شێوازێکی تر مامەڵە لەگەڵ عێراق و حکوومەتی عێراقی مامەڵەیەکی تر بکات لە ناوچەکە بۆیە هەمیشە ئێمە لە 2014 بەدەست ئەو ئەقلێتەوە ئەناڵێنین و هەمیشە ڕێکەوتنەکانمان کردووە لە ئەنجامی گۆڕانکاری لە دەسەڵات ئێمە جارێکی ترگەڕاینەتەوە بۆ لەبەرەوەی مؤسسەیەکی دامەزراوەیەکی تەواوەتی نییە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ڕێکەوتنی لەگەڵا بکەین و متمانەیەکی تەواوەتی نییە بە بەغدا و بتوانین ئێستاشی لەسەر بێ ترس لەوە هەیە کە جێبەجێ نەکرێت یەکێک لە ئامانجێکی سەردانەکەی جەنابی کاک نێچیروان بارزانی کە ئەمڕۆ لە بەغدا بۆ دوێنێ سەردانی کردووە یەکێک لەوە بۆ کە نیەت پاکی پیشان بدرێ و ببینرێ کە ئەو ڕێکەوتن و ئەو بودجێ و خۆی جێبەجێ بکرێ و ئامادەی هەرێمی کوردستان بەو خاڵانەی پابند کراوە بەرامبەر بە بودجە جێبەجێ ئەکا بۆیە لەم دۆخەیە هەمیشە لەمپەر لە بەردەم سەرکەوتنەکانی هەرێمی کوردستان هەبووە و لێر لە ئێستاشدا هەمان لەمپەر هەیە و پێش پرۆژه یاساکە و کە ئێستا یاسایە پێش ئەو کاتی پرۆژه یاسا بوو هەمیشە کار بۆ ئەوە ئەکرا حکوومەتی هەرێمی کوردستان لاواز بکرێت و کار بۆ کرا کە لە لاوازبوونی ئەمان حکوومەتی هەرێمی کوردستان چەند هێز و لایەن و سیاسیەک چەند
ئەشخاصێک ببنە ئەوەی پاڵەوان کە ئەمان ڕاستەوخۆ بچن لەگەڵ بەغدا مامەڵا بکەن و گەڕانەوەی بەشێکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بە بەغدا ئەمانە هەمووی بۆ کەرتکردنی هەرێمی کوردستان بۆ لە ناوبردننی ئەم کیانە بووە بۆیە ئەو سیاسەتە نەرمە و ئەو نەفەسە درێژەی پارتی دیموکراتی کوردستان هەیە بۆ کە ئەجێنداکەی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندایە و کارکتەرە دیارەکانی ناوپارتی دیموکراتی کوردستان کە ئێستا دەسەڵاتی حکوومەت سەرۆکایەتی هەرێمیان لە هەمیشە بەرپرسیارانەتر مامەڵیان کردووە و کارکتەری بەردەم شاشەکان نەبوون و هەوڵیان نەداوە هەر چ کارێگەکەن هەر هەنگاوێگەنێن بە مزایدەی سیاسی لە ماڵپەرەکان لە تەلەڤزیۆنەکان بێن بە خەڵکی بفرۆشنەوە ئەوە بە ئەرکی خۆیانیان زانیوە و کاریان کردو بۆی کە خزمەتی خەڵک بکەن خزمەتکردنی گەلی کوردستان و بەهێزیمانەوەی هەرێمی کوردستان لە هەنگاوە جدیەکانە لەو نەفەسە درێژە بۆ لەو بەرپرسیارەتیە بووە کە دوجار ئەکەوێتە سەرپارتی دیموکراتی کوردستان و هەر یەک لە بەڕێزان سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بۆیە نەفەس درێژی بۆیە بە هێزێکی نەرم و گرێوێکی هەڵوەشانەوەی ئەو گرەوەی لەسەر مەرگی ئەم کیانە دروست کرا بوو یەک بەیەکی پوچەڵ کرانەوە و توانرا ئەو نەفەسە درێژە و ئەو ئامادەیی کە هەچ کارێک لە داخوازیەکانی گەلی کورد بووێ لە عێراق بەدەستی بێنن توانیان بە جوانترین شێواز و ئەو قورسایی هەرێمی کوردستان وەکو خۆی بیهێڵنەوە ڕەنگە لە ئایندە گۆڕانکاری لە هەڵوێستی وڵاتان لە جیهان کاریگەریەکی تر بە هەرێمی کوردستان بدا کاک سەربەز ئەمە بڵێم ئێمە لە گەلێکین وڵاتمان نییە و تاوەکو ئێستا خاوەنی دەوڵەت نین بۆیە لە هەر جیهان بە تەسەوری من هەچ گۆڕانکاریەک هەچ هەڵوێستێک هەر شتێک لە جیهان ڕووبا ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئێمە هەیە بۆیە خەڵک ترساوە لەوەی کە گۆڕانکاری لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بکرێ ئێمە چین لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە هەچ گۆڕانکاری لە عێراقا بکرێت لە سیستەمی دەوڵەتداری عێراقا بکرێت ئێمە ئەگەین بکوێ بۆ لەبەرەوەی کیانێکی سربەخۆ وڵاتێکی سربەخۆمان نیە بتوانین ئیدارەی قەیرانەکان بکەین بۆیە ئەم مەترسیانە ئەمانە هەمووی دەبنە گومان پێویستمان بەوەیە کە یەکگرتوو بین و بتوانین بە یەکڕیزی و بە یەکدەنگی هەم لە بەغدا هەم بۆ جیهانی بڵێن ئێمە گەلێکی یەکگرتوون و بە یەکگرتووی داوای مافەکانی خۆمانەکەین لە سەروبەندی ئەم یاسایە پێشەوەی کە ئەم یاسایە بکرێتە بواری کەسانێک ئیسارەی ئەو مۆزوعانە کرد بۆ سەرۆکی هەرێم ناچێتە ئەو بەغدا و بۆ خۆی ناچێت تەداخولکە بۆیە سەرۆکی هەرێم هەنگاوەکانی هێندە ورد بوون چاوەڕوانی ئەوەی کرد پرۆژه یاساکە جێبەجێ بکرێت و دوجار بەڕێزیان وەکو سەرۆکایەتی هەرێم بچنە بەغدا و قسە لەسەر ئەوە بکەن چۆن جێبەجێکرێ بینیمان و سەرەتای کۆبوونەوەیەکی فراوان و ڕێی هەموو لایەنە سیاسەکانی وەرگرت دوجار چۆتە بەغدا بە یەکدەنگی چۆتە بەغدا ئەمانە هەمووی هەڵوێستن بۆ ئەوەی کە بتوانرێ هەڵوێستی کورد لە بەغدا و یەکڕیزی کورد لە بەغدا و یەکڕیزی کورد لە ناوچەکە بتوانێت زامنی مافەکانی گەلی کورد بکە و ئومێدێک ئەدا هەر جوڵەیەک لەلایەن سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم هەر جوڵەیەکەکرێ ئومێدێکە بۆ خەڵک هیوادارین ئەم سەردانەی بەڕێز کاک نەچیروان بارزانی و ئەو هەنگاوانەی سەرۆکی حکوومەت بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانەی بەغدا لە حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێ تاوەکو بتوانین بە هەموو جیهانی بڵین ئەوە ئێمەین ئەمانەوێ ڕێبکەوین ئەوە بەغدادا نایەتە پێشەوە لەگەڵ بابەتەکان ڕێک ناکەوێ و ئەبێتە هۆی لەمپەر دروستکردن و هەوڵدان بۆ شکست پێێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کاک دیاری بەر لە ماوەیەکی ڕابردوو سەرۆکی هەرێمی کوردستان بە فەرمی بانگێشتی کۆشکی ئەلیزێ کرا بۆ فەڕەنسا دوای گەڕانەوەی کۆبوونەوەی فراوانی هێز و لایەنە سیاسی و پێکاتە جیاوازەکان هەرێمی کوردستان لە سەرۆکاتی هەرێمی کوردستان پاشان سەردانی بەغداد و بینینی مؤسساتی دەوڵەت لە عێراقا لە سەرۆکاتی کۆمار و پەرلەمان و سەرۆکی حکوومەت و وا بڕیارە ئەم ڕۆژ درێژەی ئەو دیدارانە لەگەڵ هێز و پێکاتە جیاوازەکانی عێراقا بەردەوام بێ ئەم جدیەتە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەت کە لە ماوەکانی ڕابردوودا زۆرجار هەندێک خوێندنەوە هەبوو لەوەی کە کورد مولزەم نییە بە دەستوری عێراقەوە
بەڵام ئەوی کەی بینین هەرێمی کوردستان ئەو ڕێشوێنانەی گرتوونێتێ بەر کۆمەڵە ڕێوشوێنێکی سیاسی مەدەنیە لە پێناوی گەیشتن بە مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە عێراقا. خوێندنەوەی تۆ چییە بۆی کە هەرێمی کوردستان بەردەوام مکۆڕ پێداگرێت لەوەی کە لە عێراق دەستور جێبەجێ بکرێت، کار بە دەستور بکرێ و دەستور حەکەمی نێوان لایەنەکان بێ لە کاتێکدا بەشێک لە خەڵک یان بەشێک لەو بەناو پەرلەمانتار و هەندێک تەیاری سیاسی کار بۆکەن بڵێن هەرێمی کوردستان ملزەم نییە بە جێبەجێکردنی دەستورە. کاک سەباس خۆی مەسلەی دەستور ئەو دەستورە سەرەتای دروستبوونی ئەو دەستورە و شەونخونی لە هاتنەکایی دەستورێک بۆ عێراق ئەوە پارتی دیموکراتی کوردستان بە هەرێمی کوردستان و سەرکردە سیاسەکانی کورد ئەو کات هەریەک لە خاڵێ خۆشببووان مامجلال نەوشیروان مستەفا جەنابی سەرۆک لە بەغداد بوون بۆ ئەوەی کە بتوانن قسە لەسەر ئەوە بکەن مافەکانی کورد لەو دەستورە جێبەجێ بکەن. بۆیە ئەو دەستورە ڕێی زۆرینەی عێراقی لەسەر بووە و متتەفق بووین لەسەرەوەی کە مافەکانی کورد لە ڕێی دەستورەوە زامن بکرێ. ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ئێمە جارێکی تر لەگەڵ عێراق تعامل بکەینەوە. عێراقی کە چەندین ساڵ بە تۆپ و بە تیارە و بە زەبر و بە زەنگ ئەنفالی کردین، چیمابارانی کردین، بەڵام لێبوردەی کورد و لێبوردەی سیاسەتی کورد بۆ عێراق ئەوە بوو جارێکی تر عێراقێک بنیاد بنینەوە کە هەمومان تایە یەکسان بین و هەمومان لە خێر و بێر و خۆشی و ناخۆشەکانی ئەو عێراقەیە بەشدار بین. ئەمە دوجار بینیمان عقلێتێک لە بەغا لە عقلێتێک لە عێراق هێشتا بە عقلەتی پێشووتر بۆ سڕینەوەی کورد کارەکە. بۆیە لە ئەنجامە گەیشتەوەی کە مادەیەکی زۆری دەستوری پێشێل بکرێ. ئەو پێشێلکاریانش هەمووی لەسەر ئەساسی کورد بووە و پێشێلکاریەکان بەتەنها بۆ کورد لەسەر لە دەستوراکراوە. ئەگەر بینە سەر ئەوەی کورد بە نمونە بۆ تێنەوە یەک مادەی دەستوری کورد لیلابە هەموو شەقامی عراقی و هەموو هێزولانە سیاسەکان بەرامبەر بە کوردیانە قسە. بەڵام ئەو هەموو مادە دەستوریە بەرامبەر بە کورد پێشێلێکرێ تەنها کوردە و لە ناو کوردیشات تەنها چەند لایەنێکی سیاسیە داوای مافەکانی خوانەکەن بە پێی دەستور. بۆیە پێشێلکردنی دەستور ئەو قسەی جەنابی کاک نەچیروان بارزانیە کە سەقامگیری لە عێراقا دروست ناکە. بۆیە لە ئێستاە بۆ جێبەجێکردنی مادەکانی دەستور و بۆ جێبەجێکردنی ئەجێندای حکوومەت لە عێراق و لە هەرێمی کوردستان هەمیشە سەرکردایەتی سیاسی کورد و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت لە لینکی پەیوەندیان لەگەڵ هەم دامەزراوە حکوومیەکانە هەیە هەم لەگەڵ هێزولانە سیاسەکانی عێراقدا هەیە. لە بیرمان نەچێ عێراق عێراقێکی فرە مەزهبە و لە ناویانە سونە شیعە و کورد هەیە، لە ناو شیعە چەند باڵێک هەیە. ئەمانە هەر بۆ خۆیان هەر یەکە و بە عقلێتێک بیرەکاتەوە، هەر یەکە و بە ئەجەندای شوێنێک کارەکە. بۆیە کۆکردنەوەی ئەمانە و خستنە سەر یەک عقل بۆرامبەر بە مادەی دەستوری تۆزێک قورسە. بۆیە لە ئێستاە کوردستان و قیادەی کوردی کار لەسەرەوەکە ڕوئایەک و دنیابینینێک بۆ داڕشتنەوەی سەر لە نوێی عێراق و سەر لە نوێ هەیکەلێتی عێراق دروست بکەنەوە بۆ ئەوەی کە هەموو لایەنەکان تیا خۆیان بە عێراقی بزانن و خۆیان بە وڵاتی خۆیان بزانن. لەم سەروبەندەدا فەڕەنسا هۆکارێک فەڕەنساش کار لەسەرەوەکە کە عێراقێکی نوێ و بە عقلەتێکی نوێ کار بکە و سەردانی ئەمە بۆ کورد لە دوای ڕیفراندۆم و ئەمە ئەم هەوڵە دیبلۆماسیانەی کورد لە جیهان جارێکی تر کورد دەخاتەوە سەر پێگە بەهێزەکەی خۆی و ئەو خەونە لەبارە با کە خەڵکێک بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیبوو جارێکی تر هەرێمی کوردستان ناچێتەوە ئەو ئاستی پێشووی پێش ڕیفراندۆم. بۆیە سەردانی نەچیروان بارزانی بۆ فەڕەنسا و هاتنەوەی لەگەڵ سەرکردە سیاسەکانی کورد و بەو قووەتەوە چوونەوە بۆ بەغاو و قسەکردن لەگەڵ موسسە حکوومیەکانی عێراق و دادگای باڵای عێراقی دانیشتنیان لەگەڵ ئەو لەگەڵ پەرلەمان لەگەڵ سەرۆکی کۆمار لەگەڵ سەرۆکی حکوومەت ئەمڕۆ بە دانیشتەکانی لەگەڵ هێزە سیاسی کاریگەریەکانی عێراقدا هەیە بە شیعە سونە و باڵەکانی شیعەوە. بۆیە ئەمانە هەمووی لە خەمی چیە؟ لە خەمیەوەیە کە کورد بەهێز بێ، نەک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بێ. ئەمە خاڵە جەوهەریەکەیە کە ڕۆڵی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕۆڵی
کوردانە ئابینە ڕۆڵی وەکو سەرکردەکانی کەنیە بە عقلی حزبایەتی بیرەکەنەوە شکستی سەرۆکایەتی هەرێم بە بەرژەوەندی حزبەکە لێکە درێتەوە شکستی حکوومەت بە بەرژەوەندی حزب لێکە درێتەوە نا ئەوە پارتی دیموکراتی کوردستان و پەروەردەی ئەم حیزبە بریتە لە خزمەتکردنی میلەتێک بۆیە چوونی سەرۆکی هەرێم بۆ دروستکردنی ئەو هێزەیە کە لە هێزە کاریگەریە کە لە عێراق کورد هەیبێ و بۆ ئەو دەستکەوتانەیە کە کورد هەیبێ و بۆ ئەو مافانەیە کە کورد بەدەستی بێنێ بۆیە چوونی بە ڕێزیان بۆ عێراق و جوڵەیەکی کاریگەرە ئەمە هەر قسەی پارتیەکان نییە هەر قسەی کورد نییە ئەگەر ئەمڕۆ سەرچێکی لێدوانەکان و سەردانەکانی جەنابی کاک نەچیروان بارزانی بکەیت بۆ بەغدا لە لێدوانی سەرکردە سیاسەکانی عێراقەوە کە ڕۆڵ و کاریگەری نەچیروان بارزانی هەمیشە کاریگەری ئەوە ڕۆڵی ئەوەی هەبووە کە هەوڵی داوە هێمنی و ئاسایشی لە وڵات و ڕێکەوتن و لێک تێگەیشتن هەبێ و کار بکرێ بۆ ئەوەی کە پێکەوە کار بکەین و چەتری کۆکەرەوەی لانە جیاوازەکان بێت لە ژێر یەک چەتر ئەویش خزمەتکردن دوجار لە پێناوی خزمەتکردنی خەڵکی عێراق و کوردستان بێت بە هیوای کوردستانێکی بەهێز کاک دیاری محەممەد بەرپرسی لیژنەی ناوچەی سەرسنار و هاوکات کادری پێشکەوت و پارتی دیموکراتی کوردستان خۆشحاڵ بوون کە لە بەرنامەی ڕاوا ئامادەیت هەبوو سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت ئازیزان تا بەرنمەیەکی تر تا ڕافەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.